ئێمە ئەو بابەتەمان تەنها لە ڕێگای میدیا و سوشال میدیاوە سانی کارێکی زۆر نەگونجاوە لە سنووری پارێزگای هەولێر جگە لە دامەزراوە فەرمیەکانی ئاسایشی و هێزەکانی ناوخۆ ئەویش لە چوارسێوەی ڕێکارەکانی یاسایی کە دادوەر بڕیار بداتن ئەو کارانە دەکرێتن بۆ هیچ هێزێک نییە بەو جۆرە ئارامی هەولێر بشێوێنیتن هەر هاوڵاتیەک هەر گرفتێکەت کێشەیەکێ بیتن میران سیفەتێکی ڕسمی هەیە لە وەزارەتی پێشمەرگە کار دەکات کادیرێکی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئێستا ئێمە هۆکارەکەی نازانین بە دوواداچوون دەکەین بەڵام دڵنیایی بە هاوڵاتیان و بە هەموو دەدەین ئەو جۆرە کارانە لە سنووری پارێزگای هەولێر لە بۆ هیچ کەسێک ناچێتە سەر هیوادارین بە ڕێزان لە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر گرفتێکیشیان هەیە دەتوانن لە ڕێگا ئوسوڵی و یاساییەکە بە هەمانجی لەگەڵ دامەزراوەکانی ئەنجومەنی ئاسایش و وەزارەتی ناوخۆ ئەو جۆرە کارانە بکەن ئەوەی کە کراوە کارێکە بەدەر لە یاسا و ڕێساکان دوای بە دوواداچوون و وەرگرتنی ئەنجامەکان ئەمە ئەو کاتی لەگەڵ بە ڕێزان لە یەکێتی نیشتیمانی کوردستانیش قسە دەکەین کە بە هیچ جۆرێک نابی کاری لەو جۆرە لە هەولێر دووبارە ببێتەوە.